بینەرانی زێدازیزی کەناڵی کوردستان 24 سڵاوتان لێبێت خۆم بە خۆشحاڵ دەزانم جارێکی دیکاتومەتەوە خزمەتتان بە هاوکاری تەواوی هاوکارانم. دیارە بابەتی ئەم هەفتەیەمان بە مەبەست تەرخان کردووە بۆ گفتوگۆکردن لەسەر دۆخی خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان، چونکە لە دوای ئەو دۆخەی کە کۆرۆنا خوڵقاندی دۆخی خوێندن بە ئاخارێکی خراپدا چوو و ئەوانەی کە لە بوارەکە شارەزان، ئەوانەی کە لە بوارەکە قاڵن بواری خۆیانە، چ لە ناو خوێندکاران چ لە زانکۆکان ستافی زانکۆکان تاگاتە سەرۆکی زانکۆکان و تا دەگاتە وەزارەتی خوێندنی باڵا و ئەوانەی خۆیان بە خەمخۆری ئەم بوارە دەزانن. دیار بوو کە ئەوەی کە لە کۆتایی ساڵی خوێندنی ڕابردوو 19-20 کرا ئەکرێ بڵین بەدڵی زۆرینە نەبوو ئەوانەی کە بەڕاستی لە خەمی زانست دابوون. بەڵام بەداخەوە کۆرۆنا وای کردووە کە دۆخەکە ئاسایی نەبێتەوە، هەرچەندە ساڵی خوێندنی پار باس لەوە کرا کە خوێندنی ناو کامپەس و ناو هەرمی زانکۆکان لە مانگی 6دا دەست پێ بکاتەوە، بەڵام بینیمان کە کۆرۆنا ڕێگەی بەوە نەدا. ئێستا لە دۆخێک داین کە ئیتر وردە وردە پێویستە خوێندنی زانکۆ و پەیمانگەکان دەست پێ بکاتەوە، بەڵام هێشتا کۆرۆنا وەکو خۆیەتی و لە گەشەدایە و وەکو ئەوترێت چالاکیەکانی بەداخەوە بەردەوامن. بەڕادەیە کە هەر ئەمڕۆ لە وڵاتێکی وەکو بەحرین پێش تۆزێک ڕاگەیەنرا کە خوێندنی ئەم ساڵ جارێکی دیکە دوا دەخرێتەوە، چونکە لە ناکاو بەرزبوونەوەیەکی زۆر لە ژمارەی توشبووان ڕوویداوە. بەنسبەت خوێندنی ئەو ناوەندە ئەکادیمیانەی کە سەر بە وەزارەتی خوێندنی باڵان دیارە لەلایەن قوتابیان و خوێندکاران و دایک و باوکانیانەوە تا دەگاتە ستافی زانکۆ و وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستیش نیگەرانیەک هەیە، هەرچەندە هەندێک بڕیار دراوە، بەڵام باس لە بلێندد لێرنینگ کراوە ئەوەی کە خوێندنێکی ئاوێتە بێ، هەندێکی لە ناو ناوەندەکانی خوێندن ڕوو بەڕوو و هەندێکیشی لە ڕێگەی ئۆنلاینەوە بێیان ئەوەی پێوترێ خوێندنی ئەلکترۆنی ناوەکە واباوە، بێگومان ناوی دیکەشی بۆ دەبێت. من زیاتر ناڵێم، هەوڵە دەم ئەوەی خەمی هاوڵاتیانە ئەوەی لای هاوڵاتیان چ دایکان و باوکان چ خوێندکاران ڕوون نییە لەم بەرنامەیە ڕوونی بکەمەوە، بێگومان لە ڕێگەی کەسانی پەیوەنددارەوە لە ڕێگەی سەرۆکی زانکۆکانەوە لە ڕێگەی نوێنەری وەزارەتی خوێندنی باڵایەوە لەم بەرنامەیە. من زیاتر ناڵێم، ئەم شەو 4 میوانی ئەزیز و بەڕێزم هەیە، 2 میوانیان لە هەولێری پایتەختن، میوانێکیان لە گەرمیانە بە دیاریکراوی لە کەلاری خۆشەویست و میوانێکیشمان بە سوپاسەوە لە دۆکی ڕەنگینە. هەریەک لە بەڕێزان دکتۆر خەتاب شێخانی بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەتی خوێندنی باڵا زۆر سوپاس دەکەم دکتۆر بۆ ئەم دەرفەتە، هەروەها دکتۆر جەوهەر فەتاح سەرۆکی پرۆفیسۆر دکتۆر جەوهەر فەتاح سەرۆکی زانکۆی سەلاحەدین، ئێوەش بەخێر بێن دکتۆر، هەروەها جەنابی دکتۆر فەرهاد قادر سەرۆکی زانکۆی گەرمیان کە بە سوپاسەوە ئەوانیش حەزوریان هەبووە، بێگومان لەگەڵ پرۆفیسۆر دکتۆر مصلح دۆوەکی سەرۆکی زانکۆی دهۆک، ئێوەش بەخێر بێن سەرسەر و سەرچاوم. دکتۆر خەتاب، گەر لە جەنابتانەوە دەست پێ بکەم، دیارە ئێستا وەزارەتی خوێندنی باڵا کۆمەڵێک ئەکرێت بڵێم ڕێنمایی، پێشنیاز، اقتراحی جیاوازتان گەڵاڵە کردووە لە ئەنجومەنی وەزارەت، قسەی لەسەر کراوە. من ئەمڕۆ لەگەڵ چەند سەرۆکێکی زانکۆی بەڕێزە قسەم کرد، دیار بوو هەر ئەم شەو هەندێکیان کۆبوونەوەیان هەیە لە ئەنجومەنی زانکۆکان بۆی بزانن چی ئەکەن بۆ ئەم ساڵی خوێندن. پێشەوەی بچمە سەر خاڵەکان و وردە وردە شیان بکەینەوە بۆ بینەرانی ئەزیز، پێم خۆشە بزانم کورتەیەک لەسەر ئەوەی کە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی ئەو پلانەی کە دایناوە بەڕاوێژ لەگەڵ سەرۆکی زانکۆکان، بەڕاوێژ لەگەڵ جەنابتان کەسانی ڕاوێژکارە بەڕێزەکانی دیکەی وەزارەتی خوێندنی باڵا چی بوون و بەنیازن ئەم ساڵی خوێندن بە چ ڕێگەیەک دەست پێ بکاتەوە؟ زۆر سپاس کاگیان، سپاس بۆ بەرنامەکە، سلااو لە هاوکارانم کە لە بەرنامەکە بەشدارن.
بۆ ئەم ساڵی خوێندن هەر لە با بڵێن دوای کۆتایی هاتنی ساڵی خوێندنی 1920 بەڕێز جەنابی وەزیر هەر زوو دەستی بە ئامادەکاری کرد بۆ ئەوەی پلاندا بڕێژێت بۆ ساڵی داهاتوو ساڵی 2021 ئەوە بوو لێژنەیەکی باڵا پێکێنرا لەسەر ئاستی وەزارەت ئەم لێژنەیە دیراسەی وردی کرد مقارنەی لەگەڵ وڵاتانی دراوسێ و وڵاتانی تری ئەوروپا و ئەمریکا کرد بۆی یان چاودێری دۆخی کرد کە ئەوان نیازیان چیە و بە نیازن چی بکەن بۆی ئێمەش لە هەمان شێوە بتوانین سوود لە ئەزمموی ئەوانەوە بگرین ئەوە بوو لە کۆتاییدا ئەنجومەنی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی پلانێکی ئامادە کرد ئەم پلانە وەکو پێشنیار نێردرا بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بۆی لە ئەنجومەنی وەزیرانیش مناقەشە بکرێ و ڕەزامەندی لەسەر بدرێت چونکە وەگەزانین دۆخەکە پەیوەندی بە هەموو لایەکەوە هەیە ئەبێ لە هەموو لایەکەوە ڕەزامەندی بدرێ و بۆی بتوانین سەرکەوتوو بین چێ دیدگای جەنابی وەزیر چێ دیدگای ئەنجومەنی وەزارەت هەر لە سەرەتاوە بەم شێوە بووە کە هەموو هەوڵمان هەموو پلانەکانمان بەو ئاراستەیە بێت کە قوتابیان و خوێندکارانمان مامۆستایانمان بێنەوە ناو کەمپەس و لە ناو کەمپەس دەوام بکەن بۆ ئەوەی بتوانین ساڵێکی سەرکەوتوو بەڕێ بکەین ئەوە بوو پلانەکەمان لە کۆتاییدا بەو شێوەیە کە خوێندنی ئاوێتە بلندید لێرنینگ پەسەند کرا بۆ ئەوەی بۆ ساڵی خوێندنی داهاتوو جێبەجێ بکەین خوێندنی ئاوێتە کاک یادگار ئەولەویەت بۆ ناو کەمپەسە یان ئەمە خوێندنێکی دەتوانم بڵێم زۆر تازە نییە لە وڵاتانی در زۆر پێش پەتای کۆرۆنا تەجروبە کراوە لە ئێستادا بووە بە ئاراستەیەکی نوێی زۆربەی هەرە زۆری زانکۆکانی جیهان لەم خوێندنەدا ئەولەویەت بۆ ناو کەمپەسە قوتابیان و خوێندکاران مامۆستایان لە ناو کەمپەسە بابلێنوانەکان ئەلێنەوە و پرۆسەی خوێندن بەڕێ ئەکەن بەشێک لە ئەکتیڤیتیەکان دەکرێت بە شێوەی ئەلکترۆنی بەڕێوە ببرێت ئەم خوێندنەش بۆچی بەڕاستی چونکە وەکو جەنابەت ئێستا لە پێشەچەکە ئاماژە و پێدا نازانین دۆخی کۆڕۆنا چی لێ دێت تا ئێستا بەرچاوڕوونیەک دیار نییە ڕەنگە لە پڕێکە نەخۆشیەکە زیاتر بڵاو بێتەوە نەتوانین بچینەوە ناو کەمپەس بۆ ئەوەیە کە لە هەر کاتێکە حاڵەتێک ڕوودا خوێندن نەوەستێ و بەردەوام بێ کەواتە دکتۆر ئەکرێ بڵێن خوێندن لە ناو کەمپەکان دەبێت بەڵام خوا نەخواستە ئەگەر دۆخەکە بە شێوەیەک خراپ بوو پەنابرێتە بەر ئۆنلاینەکە بەڵێ بەشی هەرە زۆری خوێندن لە ناو کەمپەسە ئەگەر دۆخەکە بە شێوەیەکی گشتی خراپ بوو ئەو کاتە بە شێوەیەکی گشتی پەنا بۆ خوێندنی ئەلکترۆنی دەبین بەڵام بێگومان کە خوێندن لە ناو کەمپەسا بەردەوام دەبێت ڕەنگە ڕۆژانە خوێندکارێک مامۆستایەک حاڵەت ڕووبدا کە نەخۆش بکەوێت 2 هەفتە پێویست لانی کەم 3 هەفتە پێویستی ئیسراحەت بێ لە ماڵەوە بۆیە ئەم خوێندکارە لە خوێندنەکەی دانەبڕێ ئەگەر باری تەندروستیەکەی زۆر ناجێگیر نەبێ بتوانێت لانی کەم لە ماڵەوە لەگەر خوێندکارە هاوڕێکانی لە خوێندن بەردەوام بێ بۆیە کە دەڵین خوێندنی ئاوێتە مەبەست یانی وشەی ئاوێتە لە کوردیا دیارە و لە ئینگلیزیەکە بلێندید لێرنینگ دیارە واتە هەردوو جۆری خوێندن بەردەوام دەبێت بەڵام ئەولەویەت فۆکەس لەسەر خوێندنی ناو کەمپەسە بەتایبەت وانە تیۆریە سەرەکیەکان چکە لە هەموو بەشێک هەندێوانەی نەزەری هەن سەرچین ڕئیسین لە قسمەکەیە ئەساسین لە قسمەکەیە ئەم وانە نەزەریانە لە ناو کەمپەسە بێ وانە پراکتیکەکان بە تاکید لە ناو کەمپەسە بێ ئەو وانانەی کە پێویستیان بە تەطبیقە لە هەندێک فەرمانگە بە تایبەت لە نەخۆشخانەکان کۆریجە پزیشکیەکان کۆریجەکانی تری بابلێن بواری تەندروستیە ئەمانە هەمووی لە ناو کەمپەسە ئەبێ لە بەڵام هەندێک ئاکتیڤیتی تر وەکو بۆ نمونە دەکرێت کویزە دەکرێت ریپۆرتە دەکرێت هەندێک ئەسایمنتە دەکرێت هەندێوانەی نەزەری کە زۆر ئەساسی نیە بەنسبەت قسمەکەەوە لە ڕێگەی ئەلکترۆنیەوە و هەروەها شتێکی تریش کە ئێستا لە بڕیارەکە و لە پلانەکەدا هەیە کە لە ناو کەمپەس بێ ئەویش بریتێ لە تاقیکردنەوەکانی میدتێرم واتە تاقیکردنەوەکانی کۆرسەکان و هەروەها تاقیکردنەوەی کۆتایی ساڵ سپاس دەکەم دکتۆر ئێستامان لە ناو کەمپەس ئەو خاڵانەی ئاماژەت پێدا من بەڵێ سەرەکی بەڵێ فەرموو بەڵێ واتە پلانی سەرەکی و ئاراستەی ئێمە هاوشێوەی زانکۆ دیارەکانی جیهان بە ئاراستەی ناو کەمپەسە بەڵام بە شێوازی بلندید لێرنینگ بلندید لێرنینگ وەکوتم لە هەر حاڵەتێکە چ لەسەر ئاستی تاک چ لەسەر ئاستی بەشێک پێویست بوو پەنا بۆ خوێندنی ئەلکترۆنی بەرین لەو کاتەیە سپاس دەکەم دکتۆر دوای لەسەر خاڵەکان ورتر قساکەین سپاسان دەکەم دکتۆر جەوهەر جەنابتان وەکو سەرۆکی زانکۆی سەلاحەدین پێم خۆشە بزانم ینی بە نسبەت ئێوەوە بڕیاری دەستپێکردنەوەی دەوام وەکو جەنابی دکتۆر خەتاب ئاماژەی پێدا
لە ناو زانکۆکان تا چەندە بڕیارێکی واقعیە یان ئەمە ئەکرێ بڵێن تەنها پێشنیازێکە و ڕەنگە نەچێتە بواری جێبەجێکردنەوە چکە هێشتا ڕوون نییە ئەمە. زۆر سپاس کاکی یادگار. ئەمە هەموو ڕێنمایەکان و بڕیارەکانی ئەنجومەنی وەزارەت کە بۆ هەموو زانکۆکانی کوردستان جێبەجێ دەکرێت. ئەمەش وەکو زانکۆی سڵاحدین دووجار ئەنجومەنی زانکۆمان بەس بۆ جێبەجێکردنی ڕێنمایەکانی وەزارەتی خوێندنی باڵا بۆ پلانی خوێندنی 2019-2020 و ئەو پلانە کە لە یەکینەوە ساڵی ئەکادمی دەست پێ دەکات تاکو 36 و هەروەها لە یەکینەوە تاکو چاریدا دەتوانین ئەمە ئەو پێداویستیانەی کە پێویستە لە زانکۆکان جێبەجێ بکەین بتوانین هەوڵی لۆ بدەین بتوانین خۆمان ئامادە بکەین تاکو بتوانین وەکو زانکۆی سڵاحدین چاریدا دەست بە خوێندن دەکەین کە خوێندنەکەش بە سیستەمی ئاوێتەیەواتێ هەندێک لەو بابەتانەی کەوا بابەتی سەرچینە لە کۆلێژەکان لە ناو کەمپەس دەخوێندرێەوە ئەوانەی کە بابەتی ناسەرچینە و بابەتی پراکتیکیە و تێزی دکتۆرا و نامەی ماستەر و وەرکشۆپ و سمینارات ئەوانە هەمویان لە ناو کامپەس واتە لە ناو زانکۆ جێبەجێ بکرێت جێبەجێ دەکرێت ئەگەر هاتوباری تەندروستی ئەو کات ئینشاءڵڵا باشی دەبی ئەگەر هاتوباری تەندروستی باش بوو. بەس ئەمن پێشی ئەو پرسیارەی کاکیازدار دەمێت ڕوونکردنەوەیەک پاسال بە هاوکاری ئەنجومەنی وەزارەت و بە هاوکاری جەنابی وەزیر ئەمە پرۆسەی خوێندنی ساڵی 2019 و 2020 بە شێوەیەکی گشتی زانستی توانیمان ساڵی خوێندن تەواو بکەین بووە و هەروها ئەو ساڵە کە لەلایەن یۆنسکۆ لەلایەن زانکۆکانی دەوروبەر و زانکۆکانی عێراق هەمویان پرۆسەکەیان بە پرۆسەیەکی سەرکەوتووی هەژمار کرد کە توانیمان ئەمە لە زانکۆکانی کوردستان توانیمان ساڵی خوێندنی 2019-2020 بە سەرکەوتووی بەڕێ بکەین. ئەوە بەس ڕوونکردنەوەیەک دکتۆر جەواد وەڵای پێم خۆش بوو ئەو شتت باس کرد جەنابی پرۆفیسۆر. دیارە من پێشتریش ئەم قسەیەم لە بەرپرسێکی باڵای وەزارەتی خوێندنی باڵا گوێ لێ بوو کە ئاڵێت ساڵی خوێندنی 2019-2020 ساڵێکی سەرکەوتوو بوو بە پێی پێوەرە زانستیەکان. یعنی ئایا کاتی ئێوە ئەڵێن سەرکەوتوو بوو بە نسبەت زانکۆیەکی دیاریکراویان لە تەواوی پرۆسەکە سەرکەوتوو بوو چونکە ینی ئەوانەی لە ناو لە سلک و لە سێکتەری خوێندنی باڵان ئێمە ئەزانین کە ساڵی خوێندنی پار ساڵێک بوو بە نائیلاجی بەڕێکرا بەس بۆ ئەوەی تەواو بکرێ بۆ ئەوەی ساڵێک نەمێننەوە بۆ ئەوەی ساڵەکە نەفەوتێ ئەگینا لە ڕووی زانستیەوە کەم و کوڕی زۆری هەبوو چۆن سەرکەوتوو بوو کەواتە کاکی یادگار ئەو قسانێک کە جەنابەت کرد تەوا هەمووی ڕاستە بەڵام لە بەرخاتی ئەو قسانە لێیە سەرکەوتوو بوو ئەو کێشانەی کە جەنابەت باسی کە زۆر گرنگ بوو لە ئێمەکەوات بتوانین لەسەر ئەو هەموو کێشانەزال بووینی و بتوانین پرۆسەی خوێندنی 2019-2020 بە سەرکەوتووی بەڕێو بکەین لەبەر ئەوە کە بوونی ئەو گرفتانە تەبان بوونی ئەو گرفتانە وای لەمە کرد کەمە ئەمە بتوانین بە شێوەی سیستەمی ئەلکترۆنی ئەو فترە کەمەی کەما بوو لە ساڵی خوێندنی پار بتوانین ئەمە بە سەرکەوتووی وەڵامەکەی من بضەبت بە پێی وەڵامەکەی جەنابتە کە فعلەن ئەو کۆمەڵە گرفتانە هەبوو بەڵام لەسەر ئەو هەموو کۆمەڵە گرفتانەش توانیمان بە هاوکاری ئەنجومەنی وەزارەت بە هاوکاری جەنابی وەزیر بە هاوکاری هەموو زانکۆکان تەمان لە هەموو زانکۆکانی هەرێمی کوردستانیش زۆر بەسەرکەوتووی بوو لەبەرەوەی توانیمان ئەمە ساڵی خوێندن ڕەغمە ئەو هەموو گرفتانی کە جەنابەت باسی کرد بەس توانیمان ساڵەکەی بە تەواوی بە شێوەیەکی زانستەکەم دکتۆر ڕاستە کەم و کوڕی هەبوو گرفت هەبوو بوونی کەم و کوڕی بوونی گرفت ئەوەش هۆکارەکەی دەگەڕێت لە بوونی پەتای کۆڕۆنەوە ئەو گرفتانش تەنها لە کوردستان نەبوو لە هەموو وڵاتانی جیهان لە هەموو زانکۆکانی عێراق لە هەموو زانکۆکانی دەور و پشتی دکتۆر سپاسانەکەم دێمەوە خزمەتان دیارە بەڕێکردنی یان ئەنجامدانی هەموو هەنگاوانەی کە دانرابوون سەرکەوتوو بوو بەڵام لە ڕۆزانستێکەوە تێبینی زۆری لەسەر بوو دێمەوە خزمەتان دکتۆر جەوەر دکتۆر فەرات من دوو پرسیارم هەیە وەکو سەرەتا ئێوەش وەکو زانکۆی سەلاحەدین وەکو جەنابی پرۆفیسۆر دکتۆر جەوهەر ئاماژەی پێدا لە چواریدە دەست بە داوامەکەنەوە لە زانکۆی گەرمیان ئەمە لایەنێکی پرسیارەکەم لقێکی دیکەی پرسیارەکەم بە نسبەت ئەو خوێندنەیە کە لە کۆتایی ساڵی خوێندنی
2019-2020 پەیڕەوکرا کە پێی ناویدرا خوێندنی ئەلکترۆنی یان خوێندنی ئۆنلاینیان لە ڕێگەی پۆرتاڵی جیاوازەوە مامۆستایان و خوێندکاران ڕوبەڕوو دەبوونەوە بەڵام بە شێوەی ڤێرچوال وەکووە وترێ. ئەمە چەند گرفتی هەبوو لای ئێوە و ئایا تایبەتمەندی زانکۆکان قەبارەی کێشەکان بە نسبەت خوێندنی ئۆنلاینەوە دیاری ناکات لە دوجار؟ سپاس بۆ جەنابەت، سپاس و ڕێزمێ بۆ میوان و هاوکارە ئازیزەکانم کە میوانی بەرنامەکەن. سەبارەت بە دەستپێکی دەوام بەڵێ ئێمە بەدڵنیاییەوە بەشەکە بین لە جێبەجێکردنی ئەو بڕیارەی کە لە ئەنجومەنی وەزارەت درراوە بۆی کە لە نێوان 29 بۆ 4دا زانکۆکان سەرپشکن بۆ دەستپێکردنی دەوام بەدڵنیایەوە ئێمەش لە هەمان ماوە دەسەکەین بە ساڵی نوێ خوێن. ینی ڕۆژێکی دیاریکراوتان داناوە بۆ ئەم پرسیارەکەم چکە خوێندکاران پرسیاریان کردو دکتۆر. ئەو ئەزمونەی کە لە پارساڵ دەسەڵات دراوەتە دەست ئەنجومەنی زانکۆکان لە نێوان 29 تا 4دا چ ڕۆژێک دیارەکەن بۆ دەستپێکی ساڵی تازەی خوێندن. باشە. بە نسبەت خوێندنی پرسیاری دووەم کە تاکیدەوە کردەوە ئەزمموی پارساڵ فەرمووتکایە کە ئەتوانم بڵێم لە کۆتایی مانگی 4 2020 و سەرەتای مانگی 5 ئەو ئەزمونە دەستی پێکرد کە بە خوێندنی ئەلکترۆنی پاڵپشتیکار وەکو ئەنجومەنی وەزارەت ناوزەتمان کرد و دواتریش زانکۆکان لە ڕێگەی ئەنجومەنی زانکۆکانەوە پەسەندیا کرد و جێبەجێیان کرد. لە ڕاستیە هەرچەندە ماوەکە ماوەکی زۆر کورت بوو چونکە ساڵی تازەی خوێندن زۆر کەمی مابووە، بەڵام ئەتوانم بڵێم ئەوە تەجروبەیەکی زۆر گەورە بوو بۆ ئەوەی کە ئێمە هیچ نەبێت لەو ماوە کورتەیە بزانین بۆ ساڵی تازەی خوێندن چی کەم و کورتێکمان هەیە و چیمان پێویستە، چ لە ئاسی ئامادەکاری بۆ خوێندکار، چ لە ئاسی مامۆستایان و ساف، چ لە ڕووی ژێرخانی تەکنەلۆجیەوەکە جەنابەت ئاگاداری ئەم پرۆسەیە پێویستی بە ژێرخانی تەکنەلۆجی باش هەیە، پێویستی بە ڕاهێنانی مامۆستاکان هەیە، پێویستی بەوە هەیە خوێندکار لەگەڵ تەکنەلۆجیا زیاتر پەیوەندی تۆکمەتر بکرێت و بتوانێت سوود لە ئاپە فێرکاریەکان وەربگیرێت. هەموو ئەمانە بۆ ئێمە ئەزمونێکی زۆر باش بوو و لە هەمان کاتیشە ئەتوانم بڵێم کرانەوەیەکی لە ناوەسەتی جامیعیا دروست کرد بەوەی کە ئێمە پشتێکە هێنای خوێندنی ئەلکترۆنیە و تاوەکو ئێستا فەرامۆشمان کردووە و کۆرۆنا پێیوتین کە ئەمە لە دوای منیش دەبێ پەیوەست بن پێوەی و بەشێکە بێ لە سەرخستنی پرۆسەتان و دڵنیاییەوە ئێمە وەکو زانکۆی گەرمیان سەرباریەوەی کە 10 ساڵە باڵێن دامەزراوین و ڕەنگە بەراورد بە زانکۆیەکی تر ئەو ئەزمونەمان نەبێت، بەڵام بەڕاستی بۆ خۆمان زۆر سوودمەند بووین و چەندین خولمان بۆ پێگەیاندنی مامۆستاکان و پەرەپێدان بەتوانەکانیان کردوێتەوە. ومێ دەکەین لە ئەم ساڵە بتوانین بەرهەمی ئەو خول و چالاکیانە و ئەو ئامادەکاریانە ببینین. سپاس دەکەم دکتۆر، بێگومان دێمەوە خزمەتتان پرسیاری زۆرمان ماوە. دکتۆر مصلح، ئێوە وەکو زانکۆی دهۆک دیارە زۆر جار ئەوترێت ڕەنگە زانکۆ گەورەکان لە پارێزگای دۆک، لە هەولێر، لە سلێمانی و بێگومان پارێزگای هەڵەبجەش، بەڵام پارێزگای هەڵەبجە لە بەرەوەی زانکۆکەی تەمەنێکی کەمتریە ڕەنگە کێشەکانی هەروەکو زانکۆی گەرمیان و وەکو زانکۆی چەرم، وەکو زانکۆی ڕاپەڕین و زانکۆی سۆران و زاخۆ و زانکۆکانی دیکە بێ. بەڵام ئێوە وەکو زانکۆی دهۆک چۆن ئەزمونتان، چۆن سوودتان لەو ئەزمونەی کۆتایی ساڵی خوێندنی 2019-2020 وەرگرت وەکو کاک دکتۆر فەرهاد ئاماژەی پێدا و بۆ ئەم ساڵ کەم و کوڕەکانتان چارەسەر کردووە بە نسبەت ستافەوە لە ڕووی فێرکاریەوە و بە نسبەت خوێندکارانیشەوە؟ ئێبار باش خاندنا پار ساڵ 2019-2020 خاندنێکە ساڵێکە تایبەت بوو پڕاستی، چونکۆ ماوەیەکی کێمدا هاتنە ئاگادارکردن زانکۆژی هەمی هەوڵت خۆپڕابوون و ئەنجامدانا وەرشۆپا و سمینەرە، بەس ماوە کێم بوو و ماوەیەکیژی قەدەغا هاتن و چۆنێ هاتە ڕاگەهاندن بەرهەندێ سیستەمی پێشکەشکردنا راپۆرتە هاتە پەیڕەوکردنش لای ئەنجومەنێ وەزارەتێ بەوەکی برادرێت من ئاماژە پێکردی ئەزمونێک بۆ قوتابی و مامۆستا فێری ڕێکەکانی بوونیا خاندنێ، هەرچەندە ڕاستە نیا سەرکەفتی بۆ هەکەر ئەم بێن بەراوردیە بکەین گەل ئەف ساڵ
أبصالة سيستمك نيف دولتية أفروكال زانكويت بيشكفتي أف سيستم بلندت ليرنينج كي هاتيا بيرو كرن وبديت نامن الجالك زانكويا أف سيستم دي بردان بتحطها نمانا بتايا كورونا دي بردوان بتن چونكو دي سركفتي بتن هكر هاتو ما آماده كباش بوكر آماده كباش بوكر اما كي زانكويا دهوكي ام بقابي ورشوب و سمينارا ام بدينا قطابيا وماموستايا بو چوانيا بريفابرنا في سيستم بلندت ليرنينج ان سيستم تيكل ابيتنا برا اونلاين و دواماتنا كامبي زانكو باشە بەنسبەت دەوامی ناو کەمپی زانکۆ دیارە ئەم پرسیارە ئەکرێت لە زانکۆکانی دیکەش بکرێ بەڵام هەر وەڵامەکەی لای جەنابتان ڕەنگە وەڵامی ئەوانیش بێت چۆن بڵین تاکەکانی ناو زانکۆ چ فەرمانبەران چ مامۆستایان چ ئەوانەی بەرپرسیارەتیان هەیە و لە هەمووی گرنگتر قوتابیان کە زۆرترین ژمارەن چۆن دەیان پارێزن خۆپارێزی و تاکپارێزی و یەکتر پارێزی بە چ شێوەیەک پەیڕەو دەکرێت بۆ ئەوەی وەزارەتی تەندروستیش نیگەران نەبێت لەو دەوامی کە دەست پێ دەکاتەوە. بەڵێ سەبارەت وانێن ثیۆری دێنە گوتن تڕێکە ئۆنلاینێدا باش وانێن پراکتیکی دل کەمپی داینە گوتن گرۆپێت بچیک 20-25 قوتابی دێت گرۆپی دابن و دەوام دێتە درێژکردن نەشەرتە دەوام دوێل سیێل چارێ حتا 6 و 7 دەوام دێ بەردەوام بتن تاکو بشێن گرۆپێت بچیک بینات وانادا و تەکارتێکردنەکەن و دیفرن ماین تەندروستی ئەبێت حکومەتە هەرێمێ دەرکردین. بەڵێ سوپاستانەکەم جەنابی دکتۆر خەتاب بێمەوە خزمەتی جەنابتان پرسیارێکی گرنگ هەیە دیارە جەنابتان ینی بەو ئەزمونەیە تێپەڕیون کە لە ساڵانێک مامۆستای زانکۆ بوون وانە و محازەرەتان ئامادە کردووە لە دوای ئەوەی تر دەیتاشە و پرۆجێکتەرەکان هاتن ئەرکی مامۆستایان زیاتر بوو ئەبوو سلایدەکانیان پاوەرپۆینتەکانیان بە ڕێگەی جیاواز ئامادە بکەن بە پێی زانکۆ جیاوازەکان ئەرکەکە زیاتر بوو ئێستا قسەیەک هەیە بۆ ئەوەی قسەیەک بۆ مامۆستایان بکەین مامۆستایان ئێستا کە وانەکان بەشێکی دەبێت بە ئەوەی لە ناو کامپەس دەخوێنرێت بەشەکەی دیکەش لە پشتی کۆمپیوتەرێکەوە دیارە هەروە ئاسان نیە ینی ئەرکەکە بەراورد بە ڕابردوو بووە بە 2 ئەرک و 3 ئەرک بەنسبەت ئیمتیازاتی مامۆستایانەوە یعنی چی کراوە وەلانی کەم ئێوە بیرتان لەوە کردوتەوە مناقەشەیەوە بکەن لەگەڵ ئەنجومەنی وەزیرانە کە موچە وەکو خۆی ینی ڕەنگە ئەگەر امتیازیشیان نەوێت لانی کەم ئەبێت 30 ڕۆژ جارێ موچەکەیان پێ بدرێ بۆ نمونە. بەڵێ کاگیاتگار زۆر سوپاس پرسیارێکی زۆر بەجێ و ڕەنگە زۆربەی مامۆستایان ئەم بابلێن پرسیارەیان لا دروست بووە بە تاکید بەشێک لە پلانەکەی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی تەرخان کرابوو بۆ لایەنی دارایی لەمڕۆوە چێ داواکاریمان لە ئەنجومەنی وەزیریان بۆی هەوڵ بدرێ موچەی مامۆستایان لە کاتی خۆی ئەولانی کەم وەکو جەنابەت فەرمووت 30 ڕۆژ جارێک بدرێ لە هەمان کاتیشا بەشێک لە پلانەکەی ئێمە پێداچوونەوە بە ڕێنماییەکانە بە تایبەت ڕێنمایە داراییەکان بۆ ئەوەی بتوانین شایستە داراییەکانی مامۆستایان مسۆگەر بکەین جا ئەم ڕێنماییە کە لەلایەن ئێمە وان ئاسراوە ڕێنمایی ژمارە 7 ساڵی 2015ە ڕێنمایی داراییە لە پلانەکەمانە جێگیرمان کردووە کە ئەبێ پێداچوونەوەی پێدا بکەین بە شێوەیەک بیگونجین لەگەر ئەم خوێندنەی ئێستا بۆ ئەوەی زامنی شایستە داراییەکانی مامۆستایان بکەین بۆ وەڵامی پرسیارەکە دەڵێن بە تاکید بیر لەم لایەنە کراتەوە ئەنجومەنی وەزیران مەبدەئیەن ڕەزامەندی لەسەر داوە بەڵام داوای ئێمەیان کردووە کە دابنیشین لەگەلیان میکانیزمی گونجاو دابنین بۆی بتوانین ئەم ڕێکارە داراییانە جێبەجێ بکەین. باشە ئەمە بەنسبەت ئەو لایەنەی سەبارەت بە ماف و امتیازاتی مامۆستایان چکە ناکرێت چاوەڕێ ئەرکیان لێ بکرێت مافەکانیشیان گرنگە بابەتێکی دیکە سەبارەت بە ئەوەی ینی لە ڕاگەیەنراوەکەی وەزارەتی خوێندنی باڵاڵێ بە ڕەچاوکردنی بارودۆخی تەندروستی هەرێمی کوردستان لە کۆبوونەوەکەدا چەندین پێشنیاز بۆ ئەنجومەنی وەزیران بەرز کرایەوە چەند خاڵێکە ئەنجومەنی وەزیران کەی بڕیارە وەڵامی کۆتایی لە ئێوە بگێڕێتەوە.
ئەنجومەنی وەزیران پەسەندی کرد کاگیان تەواو. هەر ڕۆژی باشە. دواتر لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران مناقەشە دکتۆر. لە ڕاگەاندراوەکەشیانە تیای بوو پەسەندی کرد بەڵێ باشە ئەمە بەنسبەت ئەو خاڵەیان پرسیارەکەی من ئەوەیە ینی زاکراوی پێ بگاتەوە دکتۆر بەنسبەت ینی کە ئەڵێم پەسەندکردنی ئەوەی تەواوی پێداویستیەکانی ئەم قۆناغە دابین بکرێت بەوا ڕاستەیە چکە پەسەندکردن ئەگەر بڵێ ئۆکەی پەسەندمان کرد و کارێکی باشە دەیکەن بڕۆن جێبەجێ بکەن ئەمە لایەنێکی بەڵام لایەنێکی ئەوەیە ڕەنگە دکتۆر فەرهاد زۆر باش لە معاناتە تێبگا بێگومانەوە شتێگەن لە زانکۆکانی دیکە کە ئەو ناوچانەی کە دۆخی دارایی هاوڵاتیان و دایک و باوکی خوێندکاران لە ئاستێکی مامناوەند و نزمدایە ڕەنگە زۆر قورس بێ بۆ نمونە سمارتفۆنێکی هەبێ مۆبایلێکی هۆشمەند و زیرەکی هەبێ اینجا بگاتە ئەوەی لاپتۆپێکی پێبێ یان تابلێتێکی پێبێ ئەنجومەنی وەزیران وەڵامی ئەوەشی داوەتەوە کە هەر خوێندکار و قوتابیەک پێویستی بە ئامێرێکی زیرەک بێ بۆی دابین بکرێ یان تەنها ئەوە وتراوە لە ناو کامپی زانکۆکان خوێندن دەست پێ بکەن ئەگەر نەشتان توانی بە ئۆنلاین بیکەن ئیتر چۆنەیکەن ئەوە خۆتان چارەسەریکەن بەڵێ وڵی ئەوەی لە ڕاستی بێ ئینسان با بڵێن ڕاشکانە قسە بکەین لە ئێستادا پلانی ئەوە یان ڕەنگە ئەنجومەنی وەزیران ئەم پلانەی نەبێت کە بتوانین بۆ هەموو قوتابی و خوێندکارێک ئامێرێکی زیرەک لاپتۆپێکەوەیان دابین بکەین بە تاکید ئەمە ئەگەر ئەم بڕیاە بدەین ڕەنگە ناواقعی بێت چونکە ناتوانین جێبەجێ بکەین بەڵام لانی کەم زانکۆکان ئێمە هەوڵمان داوە ئەو داهاتەی کە بەدەستیان دێ لەگە ئەنجومەنی وەزیران قسەمان کودە بۆی زانکۆکان بتوان لە پێداویستەکانی خۆیان خەرجی بکەنەوە بۆ ئەوەی ئەگەر خوێندکارێک لە حاڵەتێکی زۆر خراپدا بوو بتوانێت زانکۆ هاوکاری بکات واتە دیسان سربەخۆیە داراییەکە گەڕێتەوە بۆ زانکۆکانە بێ ئەوان چارەسەری ئەو کێشانە بکەن ئێمە ئەگەر ناڵم لە پلانەکەمانە بەڕاستی لایەنی دارایی زۆر بە تێر و تەسەلی ئاماژەمان پێدا کردووە ئەنجومەنی وەزیران وەکوتم مەبدەئیەن موافقەی کرد لەسەر ئەم خاڵانە بەڵام بچێتی ئەبێ دابنیشین میکانیزمی لایەنە داراییەکە ڕێک بخەین بۆیە واتە ئەوەیان هێشتا هیچ هەنگاوێک نەچۆتە پێشەوە تەواوی لەژێر هەنگاوێت چۆتە پێشەوە بەڵام پێویست دەکات لەگەڵ یانە دابنیشن میکانیزمەکان زیاتر بکەین وەکوتم ئەگەر داهاتی زانکۆکان لە بەردەستی خۆیان بێ ڕەنگە زانکۆکان بتوانن تا ئاستێکی زۆر باش لە ڕووی داراییەکەوە سەرکەوتوو بن. سپاس دەکەم دکتۆر دێمەوە خزمەتان دکتۆر جەوهەر ئێوە وەکو خۆتان یان لەلایەن وەزارەتی خوێندنی باڵاوە داوای ئەوەتان لێ کراوە کە زانیاری و داتایەک کۆ بکەنەوە تۆمار بکەن سەبارەت بە قوتابی و خوێندکارەکانتان کێ بۆ نمونە کێ سمارتفۆنی هەیە کێ لاپتۆپی هەیە کێ دەسکتۆپی هەیە کێ نیەتی بۆی بزانن لە بانە ڕۆژە لە مستەقبەلدا بزانن کێ ناتوانێت بچێتە ژێرباری کڕینی ئەم ئامێرانە ئێوە بۆی دابین بکەن یان هیچ هەنگاوێکش لەو بارەیەوە نەنراوە تا ئێستا. زۆر سپاس کاک هاوکار هەزانکۆیەک بە تەنها کاری زۆر دەکاتن هەر کۆلێژێک هەر دەستی بە دروستکردنی هەندێک ئاماری تایبەت چ بەنسبەت مامۆستایان چ بەنسبەت قوتابیان تاکو بتوانن ڕێژەی ئەو مامۆستایانەی کە زۆر باشن لە ئەنجامدانی پرۆسی ئەلکترۆنی و ئەوانەی کە مام ناوەندن و ئەوانەی کە پێویستیان بە ڕاهێنانی تایبەتی وەروها بەنسبەت قوتابیان ئەوە بەنسبەت قیاسکردنی ئاستی مامۆستایان و ئاستی قوتابیان لەو پرۆسی کە پێ دێن پرۆسەیەکی ئەلکترۆنی بەڵام ئەگە بێنە سەر لەبارەی توانای مادی تامان تا ئێستا ئەمە وەکو زانکۆی سڵاحەدی نزیکەی 25,000 قوتابیمان هەیە ئەو 25,000 قوتابی ئەمە ناتوانین بە شێوەیەکی کتوپەڕی هەمووی دەستنیشان بکەین چێ پێویستێت بەڵام حتمما ژمارەیەک لە قوتابیان ژمارەیەکی کەمیش نییە ژمارەیەکی زۆر لە قوتابیان کە پێویستیان بە هەموو پێداویستەکانی ئەلکتۆری دەبیتن و ئەمە شۆک و زانکۆ ئەگەر هات و هاوکاریەکی داراییمان بکەویتە بەردەست دەتوانین بە هەمان کات ئەمە هاوکاری کۆلێژەکان لە ڕێگای کۆلێژەکان هاوکاری قوتابیەکان بکەین ئەوەی لە توانامان بێت تاکو بتوانین پرۆسەکە بە شێوەیەکی ڕێکوپێک و سەرکەوتوانە ئەنجام بدەین. بڵێ سوپاسانەکەم دکتۆر فەرهاد دیارە ئێوارە لە وردە گفتوگۆیەکی پێش بەرنامەکە جەنابتان ئاماژەتان بە بابەتێکی زانستی ڕەها کرد کە
وەرگرتنی خوێندکارانە لە ڕۆزانستێکەوە ئایا مامۆستایەک ڕوبەڕوو ینی مامۆستایانە نێجار گلەیەواکەن ئەڵێ من ڕوبەڕووانەکەی بۆ ڕوون دەکەمەوە هەندێک جار کێشەی تێگەیشتن ڕۆدا چجا بگا بەوەی لە پشتی لاپتۆپێکەوە دەستم پێی نەگا دەمم پێی نەگا بۆی ڕوونکەمەوە بۆ نمونە لەسەر وایت بۆردەکە وانەکەی بۆ ڕوونکەمەوە شیکەمەوە لەو ماوەیە کە بە پیاسەیەک تا بەشەکە ئەڕوات خوێندکاران دوای مامۆستایەکەون پرسیاری لێ ئەکەن ینی دۆخەکە لە ناو کەمپی زانکۆ کە بە شێوەیەکی فیزیکی بەرکەوتنیانەیە لەگەڵ یەکتر زۆر جیاوازە لە ئۆنلاینەکە ئێوەش پێتان وایە کە ئەبێت بە هەموو شێوەیەک ڕوو لە ناو کەمپەکان بکرێت وەکو پلانی پشتەوەی وجود لە ناو کەمپی زانکۆ اینجا پەنا ببرێتە بەرخوێندنی ئۆنلاین ئەگەر واز لەوەش بێنین کە کێشەی ئەوەشمان نەبێ خوێندکاران ئامێرەکانیان نەبێت بۆ نمونە. پێش هەموو شتێک هەموو پرۆسەیەک دەبێ ئەو لەوێت بۆ سەلامەتی کەسەکان بێت واتە چ خوێندکار بێت چ مامۆستا بێت چ ستافی باڵین کەرتی خوێندنی باڵا بێ ئەوەیشە لەبەر پەتایەکی وەکو کۆرەنا دەبێ وەزارەتی تەندروستی وەک وەزارەتی بەرپرس لە ژیانی هاوڵاتیانی حکوومەتی هەرێمی کوردستان هەمیشە داتا و پێشبینەکانی ئەو دەبێتە با بڵێن ڕۆشنایەکی زۆر بۆ ئەوەی کە بتوانین چۆن هەنگاو بنی بەڵام بە دڵنیاییەوە لە پاڵ هەموو ئەمانە و هەموو لێکۆڵینەوەکان دەریان خستووە کە خوێندنی ڕوبەڕوو فێرکردنی ڕوبەڕوو کاریگەریەکەی ئەگەر دوو ئەوەندە زیاتر نەبێت دوو ئەوەندە کەمتر نییە بەراورد بە خوێندنی ئەلکترۆنی یاخود با بڵێن ئەوەی کە پێوترێ خوێندنی ئۆنلاین و هەر ئەمەشە وای کردووە لە زانکۆ وڵاتە هەرە پێشکەوتووەکان کە چه ئاسی ڕۆشنبیری تەکنەلۆژی تاکەکانیان و چه ژێرخانی تەکنەلۆژی زانکۆ و ناوەندە ئەکادیمیەکانیان زۆر بەرزتر و با بڵێن دەوڵەمەندترە بەراورد بە زانکۆکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وای لەوانیش کردووە کە پیان وایە کە خوێندنی ناو کەمپەس بەشی سەرەکی پرۆسەکەیە و بەشێکە لە پێکانی ئامانجەکانی پرۆسەی خوێندن چ لە ڕووی وەرگرتنەوە بێت چ لە ڕووی ئاوێتەبوون بێ بە دنیای زانست کە هەر خوێندکارێک لە پێناو ئامانج و زانستێکی دیاریکراوە ڕوو لە بەشێکی زانستیەکە. باشە کەواتە جگە لە خۆت ئاماژت بە خاڵێکی گرنگ کرد کە ینی ڕۆشنبیری یان هۆشیاری بەکارهێنانی تەکنەلۆژیای نوێیە چونکە ئێمە لە زانکۆکان من خۆمۆک و کەسێک کە لە ناو سێکتەری خوێندنی باڵام زۆر جار کێشەیەوەمان بۆ دروستە بێ ینی ئەبینی خوێندکارێک کە ینی توێژینەوەکەیت بۆ نێرێ بەحسی تەخەڕوجەکەیت بۆ نێرێ هەموو توێژینەوەکەی ئیتر 20 لاپەڕەیە 30 ئەیفۆرە 40 ئەیفۆرە لەو شوێنەی کە شوێنی سەبجێکتە شوێنی بابەتەکەی یەکرێ بنووسێ سڵاو بنووسێت توێژینەوە هەموو بابەتەکەی لەوێ داناوە ناوەڕۆکی ئیمەیلەکەی بەتاڵە من دوو پرسیارەکەم سەبارەت بەمە بەنسبەت خوێندکارانەوە چۆن لە ڕێگەی خولەوە بێت نازانم بە چ ڕێگەیەک ڕایانەهێنن بۆ ئەو دۆخەی کە لە پێشمانە و بێگومان ستافی وانەبێژ و مامۆستایانی زانکۆکانیش ڕەنگە هەندێکیان معاناتیان لە خوێندکاران کەمتر نەبێت لە بوارە تەکنەلۆژیەکە و لە دەست و پەنجە نەرمکردن لەگەڵ بەکارهێنانی ئەو سیستمە نوێیان ئەو نیزامی کە بەکارهێنن بە ئۆنلاین. بەڵێ بەنسبەت مامۆستایانەوە بۆ پەرپێدان بەتوانە ئەلکترۆنیەکانیان جەنابەت ئاگاداری پارساڵ زۆربەی هەری زۆری زانکۆکان و ئەم ساڵیش بەشێک لە زانکۆکان بەردەوامی لە خولی پەرپێدان بۆ مامۆستایان و تا ئاستێکی زۆر باش ئەتوانم بڵێم ڕەنگە من باسی زانکۆی گەرمیان بکەم زۆرینی هەر و زۆنی مامۆستاکانمان لە خولانە بەشدار بوونەوە ئەتوانم بڵێم سوودی زۆریشیان لێ بینیون کە ئەتوانن بە شێوەیەکی ئاسان لەگەڵ دەسەبەرکردنی هەموو پێداویستیانی کە لە پێویستی پرۆسەکەیە بتوانن وانەکانی خۆیان بەو شێوازە بڵێنەوە کە دەیانەوێت بەڵام سەبارەت بە خوێندکاران دەبێت ئەوەش بزانین هەر خوێندکار خۆی بۆی ئاشنایی تەکنەلۆژیایە بە هۆی سۆشیال میدیاوە بێ بە هۆی مۆبایلەوە بێ بەهۆی ئەو شتە تەکنۆلۆژیانە بکە ئێستا بۆتە بەشێک لە ژیانی کەسەکان بەڵام شێوازی بەکارهێنانی ئەو شتانە بۆ پرۆسەی خوێندن و فێرکردن ئەمەیانە پێویستی بە ڕۆشنبیریەکی زیاتر هەیە لە ناو خوێندکارانە پێویستی بەوایە بەشێک لەمانە لە ڕێگەی ڤیددیۆی فێرکاریەوە کە زانکۆکان و بەشە زانستیەکان پارساڵ کۆمەڵێک
کاری لەو ڕۆکراوە بۆ ئاشناکردنی خوێندکار بە ئاپە ئەلکترۆنیەکان بێت بە چۆنیەتی داخلبوون بێت بە ناو پرۆسەکانەوە بۆ چۆنێتی نردنی ئێمێڵ و ئەسایمنت و تەنانەت تاقیکردنەوەی ڕوبەڕوویش کە لە ڕێگەی ئەلکترۆنیەوە ئەنجام درراوە هەموو ئەمانە کۆمەڵێک ڤیددیۆی فێرکاری کراوە و دەکرێت ئەم ساڵ کە بلێندین لێرنینگ پەیڕەو ئەکرێت و بەشێک لە پرۆسەکە بەشێکی باشی پرۆسەکە لە ناو کەمپەسەکانە بێت ڕوبەڕوویش خوێندکار زیاتر ڕابهێنرێت لەگەڵ ئەوە و من دڵنیام ئەم ساڵ کە بێتەوە ئەزمونونەکە لە پار ساڵ زۆر سەرکەوتوترە بێت و ئەبێتە ئەزمونێکی باشتریش بۆ ئێمە لەدا هاتووە دوای کۆتای هاتنی کۆرۆناش بەڕاستی پەرەی پێ بدەین چونکە بەڕاستی یەکێک لە با بڵین قازانجە هەرە دەگمەنەکانی کۆرۆنا ئەوەیە کە پێی وتین بۆ ئێمە تەکنەلۆژیا و خوێندنی ئەلکترۆنی دەبێ بەشێک بێت لە ژیانی پرۆسەی ئەکادیمی لە زانکۆکانی کوردستان. سپاسانەکەم دکتۆر فەراد. دکتۆر مصلح بابەتێکی دیکە هەیە کە دیسانەوە بابەتێکی گرنگە ئەویش بەشە ناوخۆییەکانە قسمی داخلی ئەوەی لە ناو عامی خەڵکە پێوترێت بەشە ناوخۆییەکان چۆن کێشەکانیان چارەسەرەکرێ چونکە عادەتەن لە بەشە ناوخۆییەکان بەرکەوتنەکان زیاترن ڕەنگە لە ژوورێکە 5 کەس 6 کەس من بینیومە لە ژوورێکە 8 کەس 9 کەسیش هەبووە کە یعنی وای خواستووە زانکۆکە دەرەقەتیەوە نهاتووە شوێنێکی باشیان بۆ دابین بکات هەست ناکەن یەکێک لە مەترسیەکان ئەوە دەبێت کە لە ئێستاوە پێویستە خەمی لێ بخورێت و بەشە ناوخۆییەکان بە شێوەیەک ئامادە بکرێن کە خوێندکاران یان قوتابیان ترسی ئەوەیان لێ نەنیشێکە ئەگەر لە زانکۆش توش نەبن لە بەشی ناوخۆی تووشی ڤایرۆسەکە بنیان هەر نەخۆشیەکی دیکە. بله دوماهی کۆمبینا ئەنجومەنێ وەزارەتە خواندنا بلند بریار هاتە دان کو قوتابیێت زانکۆیە هەمی زانکۆیت هەرێمێ دێنەوە گوهاستن بۆ زانکۆیên دی شێوەی mêvandارî یعنی بۆ نمونە ئەگەر قوتابیەکێ خەلکێ هەولێرێ بڵات بێژین دهۆکێ بخینتن و بەشەویە زانستی لە زانکۆیە سەلاحەدین هەبتن ئەو دێ mêvandارî çtewêrê da kêşa beşên navxۆyî kêmtir lê bitin heker hatû ew beş hebitûn û qutabî nevêt biçitin li gavê zanko بۆ wî beşê navxۆyî بۆ wî amade naketin ew diçit bixul beşit navxۆyî girt ev dê vêrekê em dişên کنترۆلکەین و هەرۆسا ژی ژمارە قوتابیات هەردۆدایەکێ دا دێ بەرچاوێ تە وەرگێ ئەی ئەگەر قوتابیەک لە شارەکەی خۆی لە شارۆچکەکەی خۆی لە گوندەکەی خۆی نەیتوانی ینی بە میوانداری لە زانکۆیەکی دیکە بێت ئەوە چۆن چارەسەر دەکرێت؟ هەکەر هەبتن ئەو زانکۆە نزیکی گوندیوی یان باژێرەوی هەکەر هەبتن دەبۆیی چێتر بتن کو بمین تەلڤێ زانکۆی زانکۆیە کادیر و بەشێ نافخۆی بۆی نایەتە ئامادەکردن. باش سوپاسانەکەم دکتۆر خەتاب بەڵێ دکتۆر بریارە وەزارەتەیە بەڵێ سوپاسانەکەم دێمەوە خزمەتان من لە وردە لە کۆتایی نزیکە بمەوە بۆیە زیاتر بروسکە پرسیارەکەم بۆی زۆرترین وەڵام وەربگرمەوە. دکتۆر خەتاب پێم خۆشە ڕوونکردنەوەیەکی زیاتریش بی لەسەر و شێوازی میوانداریە ینی بۆ نمونە ئەگەر کەسێک لە کۆلێژیەکی ئەندازیاری بێت لە شارێکی دیاریکراوی کوردستان بەڵام خۆی لە شارێکی دیکە بژی کە سوکاری و ماڵە باوانی لە شارێکی دیکە بن ئەتوانێت بچێت لەو شارە وەکو میوان حەزوری هەبێت پێم خۆشە تۆزێک ڕوونکردنەوەی زیاترم لەسەرمە بۆ بی. زۆر سپاس کاگەیادگار بڵێ ئەمە یەکێ لە بڕیارە سەرەکیەکانی یان لە خاڵە سەرەکیەکانی پلانەکەی وەزارەتی خوێندنی باڵا بوو کە ئیمساڵ سیستمی میوانداری لە نێوان زانکۆکانی هەرێم پەیڕەو دەکات. سیستمی میوانداری خۆی سیستمێکە پێشتر پەیڕەو کراوە بەڵام لە نێوان زانکۆکانی هەرێم و بابلین زانکۆکانی خواروی عێراق و یاخود لەگە زانکۆکانی دەرەوەی وڵات پەیڕەو کراوە بەڵام بۆ ئێمسال لە نێوان زانکۆکانی هەرێمیش پەیڕەو دەکرێت. ئەمەش بۆ وەکو ئەم پرسیارەی لە بەڕێز جەنابی کاکتۆر مصلحت کرد بۆ کەمکردنەوەی ژمارەی قوتابیان و خوێندکارانە لە بەشە ناوخۆییەکان یعنی لە بەشە ناوخۆییەکان کۆمەڵێک ڕێکار هەیە بۆی ژمارەکەم بکەن یەک لەوانە زیادکردنی ژمارەی باڵەخانەکانە و هەروەها یەکێ لەوانەی تر ئەو بڕیارەیە کە میوانداری ئەکرێتەوە. میوانداری بۆ ئەوەیە تەڵەبەیەک بۆ نمونە خەڵکی شاری سلێمانیە بەڵام لە زانکۆی سەلاحەدین تەڵەبەیە
بەشەکەی لە زانکۆی سلێمانی هەیە بە هەمان شێوە بە هەمان منهەج و بە هەمان شت بۆیە ئەتوانێت بچێت ئەم ساڵ لە زانکۆی سلێمانی دەوام بکە و لەوێوە دەرسەکانی وەرەگرێت لەوێت تاقیکردنەوەکانی دەکات لە کۆتایی ساڵە زانکۆی سلێمانی نمرە و هەموو شتەکانی ئەنێرێتەوە بۆ زانکۆی سەلاحەدین. ئەم شێوازی میوانداریە لە ڕووی ڕێنماییەوە با بڵێن بەرپرسی تۆماری زانکۆ و کۆریجەکان ئاشنان بەم ڕێنمایە زۆر بە ئاسانی ئەتوانن جێبەجێ بکەن و دڵنیان بەشێکی یەکجار زۆر لە قوتابیان و خوێندکاران لەم ڕێنماییە لەم بڕیارە سوودمەند دەبن و بێجگەلەوە ئەمە هەر سوودی تەنها لایانی تەندروستیەکەی نییە بەڵکو لە ڕووی باری ئابووریشەوە هاوکارێکە بۆ خانەوادەی قوتابی خوێندکارەکان چونکە ئێمە ئازانین ئەو بابن ئەو قەیرانانەی کە ئێستای هەر تەنها قەیرانی تەندروستی و کۆرۆنانیە قەیرانی ئابووریش هەیە بۆیە لە هەمان کاتە ئەمە هاوکارێک دەبێت لە ڕووی ئابووریەوە بۆ قوتابی خوێندکارەکان تەنانەت ئەگەر خوێندکارەکە ویستی تر هەر لەوێ بمێنێتەوە ئەگەر دۆخەکەس چاک بێتەوە و کاتە چۆن هەر ئەتوانێت بەردەوام بێت لە ئێستادا سیستمی گواستنەوە هەر هەیە کاگیادگەڵ شتێکە هەموو کاتێک قوتابی خوێندکار دەتوانێت داوای گواستنەوە بکە و دەمەوێت ڕوونکردنەوەی زیاتر بدەم تەنانەت لە نێوان پەیمانگاکانی یەک زانکۆی پۆلیتەکنیکیشە ئەتوانێت ئەم شتەکرێت بۆ نمونە پەیمانگای تەکنیکی سلێمانی لەگەر پەیمانگای تەکنیکی کەلار دوو پەیمانگان ڕەنگە چەندین قسمیان هاوشێوەیە کەسێک کە دانیشتووی کەلارە بەڵام لە هەمان کاتا خوێندکارە لە پەیمانگای تەکنیکی سلێمانی ئەتوانێت بچێتەوە کەلار و لەوێ لە پەیمانگای تەکنیکی کەلارە دەوام بکە کە هەمان زانکۆیە دکتۆر زۆر بە کورتی ئەمەیان ناچاریە یان خوێندکارەکە خۆی بڕیاری لێ ئەدا وەڵاهی لە بۆ هەندێک پەیمانگاکانە بڕیارماندا ناچاری بێ بەڕاستی ئەو دەسەڵاتەماندا بە زانکۆکان چونکە هەندێک وردەکاری هەیە زانکۆکان باشتر لەناو وردەکاری بەش و منهەج و شتەکان ئاگادارن بۆی بڕیارێکی گشتگیر نەڵێن ناچاری گشتگیر ناچاریە زیان بە خوێندکاران بگەینێ بۆی ئەم دەسەڵاتەمان داوە بە زانکۆ لە ناو زانکۆش بە بەشەکان خۆیان ئەم چارەسەران و ئەم شتانە جێبەجێ بکەن بۆیە ئەمانە هەمووی هاوکارە بۆ ئەوەی بتوانین لە ڕووی تەندروستیەوە مامۆستایان و قوتابیانمان بپارێزین و بە هەمان شێوەش ڕێکاری تر وەکو هاوکارانم ئاماژەیان پێدا درێژکردنەوەی دەوام بۆ سعات 6 و 7 و دروستکردنی گروپی بچووک بۆ ئەوەی لە کاتی دەرسا کەمترین بەریەککەوتن هەبێ کۆمەڵێک ڕێکاری تری تەندروستی هەیە کە چه ئەوانەی لەلایەن وەزارەتی تەندروستیەوە ڕاگەێنراوە چه ئەوانەی لەلایەن تایبەت لەلایەن وەزارەتی خوێندنیوەڵە تایبەت بە زانکۆکاندا ئاڕێژێ ئەمانە هەمووی با بڵێن ڕێکاری پێویست دەبن بۆ ئەوەی ئێمە لەلایەنە تەندروستیەکەشەوە ڕەچاوی پاراستنی سەلامەتی و جانی قوتابیان و خوێندکاران و مامۆستایانمان بکەین. سوپاستانەکەم دکتۆر جەوهەر بێمەوە خزمەتی جەنابتان دیارە پرسیارێکی دیکە بە نسبەت ئەو کەسانەوەیە کە لە خوێندنی ماستەریان دکتۆرە وەرگیراون بە تاقیکردنەوەیە کە تێپەڕیون تاقیکردنەوەکەیان کردووە و دەرچوون و بە فەرمی بوون بە یعنی خوێندکاریان قوتابی ماستەریان دکتۆرە لە زانکۆکەی ئێوە و بێگومان لە زانکۆکانی دیکەش ئەمە چۆن مامەڵەی لەگەڵدا دەکرێت و ئەوان دەوامیان هەر وەکو ئەوانی دیکە لە سەرەتای مانگی دەست پێ دەکات یان چۆن بۆ مەسەلەی ئۆنلاینەکە و خوێندنی فەیس تو فەیس و ڕوبەڕوەکە هەر هەمان ڕێنمای دەیانگرێتەوە؟ بە فەرمانی ئەنجومەنی وەزارەت دەستپێکردی خوێندنی باڵا بۆ ساڵی خوێندنی 2020-2021 لە 11 دەست پێ دەکات باش و سیستەمی خوێندنی باڵا هەمان سیستەمی خوێندنی بە کەلۆریۆسە واتە بە سیستەمی خوێندنی ئاوێتە واتە ئەو بەشانەی ئەو دەسانەی واتە ئەو بابەتانەی کە سەرچینە ئەوانە بە شێوەی ئۆنلاین و ئەوانەی کە بە پراکتیکی دەگەربی بە شێوێکی ناو کەمپەس بەڵام ئەوە دەگەڕێتەوە بۆ ژمارەی قوتابیان ئەگەر هاتوو ژمارەی قوتابیانی خوێندنی باڵا کەم بوو ئەوە دەتوانانی هەمووی لە ڕێگای کەمپەس هەموو دەسەکان لە ناو هۆڵەکانی خوێندن جێبەجێ بکە بەڵام ئەگەر هاتوو باری تەندروستی ناجێگیر بووە ژمارەی قوتابیەکانی زۆر بوو ئەوە دەسەڵات دەدێتە زانکۆکان تاکو بتوان بەشێک لەو بابەتانە بتوان بە ڕێگای ئۆنلاین لۆ دوورکەوتنەوە لە کارەساتی واتە دوورکەوتنەوە لە پەتای کۆڕۆنا. باشە ئەو دۆخەی بە نسبەت قوتابیانی خوێندنی باڵا باشە ئەو دۆخەی کە کۆرۆنا خوڵقاندوێتی بە نسبەت ناوەندەکانی خوێندنەوە لە هەرێمی کوردستان بە دیاریکراوی لە زانکۆکان وا دەکا
دیارەمەش پرسیارێکی دیکەی فێرخوازانە ئەوانەی کە پێیان خۆشە لە خوێندنی باڵا بەردەوام بن چ لە بواری بەدەستێنانی بڕوانامەی ماستەر یاخود دکتۆرە وا دەکا کە بۆ ساڵێکی دیکە ئەگەر بکرێ بڵین کە چانسێکی دیکە نابێت گەر ئەوان دووبارە هەوڵ بدەنەوە تاقیکردنەوەیەکی دیکە بکەنەوە یان فرسەتی نوێ بخڵقێنرێت بۆ ئەوانەی دەیانەوێ بخوێنن؟ ساڵانە وەزارەتی خوێندنی باڵا داوای پلانی خوێندن دەکات پلانی خوێندنی باڵا لە هەموو زانکۆکانی کوردستان واش بزانم ئەو ساڵش بۆ ساڵی خوێندنی 2020 لە فەسلی دوێمین واتە لە وەزی دوێمین کاتێک کە داوای پلانی خوێندن دەکات هەر کۆلێژێک و هەر زانکۆیەک پلانی خوێندنی باڵا پێشکەش دەکات بە وەزارەتی خوێندنی باڵا ئەو وەزارەتی خوێندنی باڵا ئەو پلانە پاشەوەی کە کۆ دەکاتەوە دەتوانێت ئەعلان دەکرێت بۆ تەقدیمکردن بۆ خوێندنی ماجستێر دکتۆرا بۆ ساڵی خوێندنی ئەو کاتە بۆ دەبتە بۆ ساڵی خوێندنی 2021 بەڵام ئەمە بۆ خوێندنی 2021 ئێستا هەموو کۆلێژەکان قوتابیەکانیان وەرگرتووە و لە 11دا هەمویان دەست بە خوێندنی باڵا دەکەن. باش سوپاستانەکەم دکتۆر فەرهاد دیارە هەر تەوەرەکەمان تایبەتە بە خوێندنی باڵا چ ئەوانەی لە قۆناغی وەرگرتنی بەکالۆریۆسن چ ئەوانەشی دەیانەوێ ماستەر و دکتۆرا بخوێنن بە نسبەت ئێوە و ئەم بابەتە چۆن مامەڵەی لەگەڵا دەکرێت و ئایا بۆ نمونە ئەمە ئەبێ بە کێشە بۆ خوێندنی باڵا یان ئێوەش هەر بە هەمان شێوەی زانکۆی سەلاحەدین وەکو دکتۆر ئاماژەی پێدا پلانی خۆتان دەبێت و ڤایرۆسی کۆرۆنا هەرگیز ڕێگر نابێت لەوەی کە چانس بۆ فێرخوازانی سنوورەکەتان بخڵقێنن گەرویستیان ماستەر و دکتۆرا بخوێنن هیچ نەبێ بۆ ساڵی 2020 ساڵی خوێندنی 2021. بڵێ لە ڕاستیە جەنابتان ئاگدارن تەنانەت ئەنجومەنی زانکۆ لە سەرەتای ساڵی 2020 بڕیاری ئەوەی داکەوە ئەم ساڵ دوو ڕاوەند بێت واتە قەراروا بوو ئەگەر کۆرۆنا نەبووایە مانگی 6 ڕاوەندی دووەم ڕابگەیەنرایە بەو پێی کە زیاتر لە 4 تا 5 ساڵ پرۆسەی خوێندنی باڵا لە وڵاتە ڕاوەستا بوو و ڕاوەستانی ئەو پرۆسەیە بۆ مای ئەوەی کە کادرێکی ئەکادیمی زۆر خۆی ئامادە بکە بۆ خوێندنی ماستەر و دکتۆرا هەر بۆیە دەبینین ئەو ڕێژەی کە لە ڕاوەندی یەکەمە بەشداریان کرد لە تاقیکردنەوەکان ڕێژەیەکی زۆر بوو بەراورد بە ساڵانی پێشووتر چونکە توانم بڵێم کەڵەکەبوونی دەرچوانی چەندین ساڵ بوو و ئەوەش لە چوارچێوەی پرۆسەیەکی نیشتیمانیە بوو کە پێم وایە هەڵمەتێکی زۆر باش بووە دەرگایەکی باش بوو و ڕێگەی کرد لەو نەزیفە پارەی کە ساڵانە بە مەلاین دۆلار لە ڕێگەی چوونە دەرەوەی خوێندکارەوە چ لە ڕێی وڵاتەکانی دراوسێ بۆ تەواوکردنی خوێندنی ماستەر و دکتۆرا و چ لە وڵاتە ئەوروپی و با بڵێن وڵاتەکانی ترە خوێندکار ڕوویە کرد و پارێکی زۆر خەرجەکرد جگە لە دووری و دابڕان لە خێزان و زۆرێک لە کێشە کۆمەڵایەتیەکان بەداخەوە کۆرۆنا نەیهێشت لە مانگی 6 ڕاوەندی دووەم ڕابگەێنرێت و بۆ ئەوەی کە قەرەبوویەکی ئەوە بکرێتەوە سوور بوو ئەنجومەنی وەزارەت لەسەرەوەی کە دەرفەتێکی تر بە خوێندکارەکان بدرێتەوە هەمواری ڕێنمایەکە کرایەوە بەو شێوازەی کە ئێستاکە دەیبینین و بڕیار وایە کۆی پرۆسەی جارێکی تر جێبەجێکردنی ڕێنمایی دووەمی خوێندنی باڵا هەتاوەکو 11دا کۆتایی پێبێت و لە 11دا سەرجەم زانکۆکان ئێمەش وەکو زانکۆی گەرمیان وەکو زانکۆکانی تر لە 11دا پرۆسەی خوێندنی باڵای ماستەر و دکتۆرا و دوبلۆمی باڵاش دەست پێ ئاکات بۆ پلانی ساڵی ئایندەش ئەوە وەکو بەڕێز کاکتۆر جەوهەروتی تاوەکو ئەم وەجبەیە کە وەرگیراوە کۆرسی یەکەم تەواونەکەوە لە کۆرسی دووەمە دەکەوێتە عادەتەن بەهاری ساڵی 2021 ئەنجومەنی وەزارەت کۆڵە بێتەوە و تاوتێ پلانی زانکۆکانەکە و دیراسەی جەدوای اقتصادی و ئەکادیمی سەر لە نوێ ڕاگەیاندنەکانەکاتەوە لەبەر ڕۆشنای هەموو ئەو داتایانە بڕیار لەوەدا کە پرۆسەی سەر لە نوێ پێشکەشکردنی خوێندنی باڵا بۆ ماستەر و دوبلۆم و باڵا و دکتۆراش دەست پێ بکاتەوە لە زانکۆ. بەڵێ سوپاسانەکەم دکتۆر مصلح بابەتێکی دیکە کە ئەم ساڵ بەداخەوە دیسان بەهۆی کۆرۆناوە نەمان بینی ئەو چالاکی و گەرم و گوڕی و یعنی کۆنفرانسانە هەبوون کە لە زانکۆکانەکان چ زانکۆ حکومیەکان چ زانکۆ ئەهلیەکان دیارە بەم دواییانە ئەگەر هەڵەنە من بینیم لە زانکۆی گەرمیان
کۆنفرانسێکی زانستی کرابوو بە ئۆنلاین لە زانکۆ جیاوازەکانەوە مامۆستایان بەشداریان تێدا کردبوو. چەند گرنگە کۆرۆنا نەبێ بەڕێگر لە بەردەم ئەوەی کە ئەو کەسانی توێژینەوەیان هەیە بیانەوە بڵاوی بکەنەوە سارد نەبنەوە و زانکۆکانیش میکانیزمێک بدۆزنەوە بۆ ئەوەی کۆنفرانسەکان نەوەستن ڕانەگیرێن و ئەگەر بە شێوەی ئۆنلاینیش بێت هەر بەردەوام بن. ئەمڕۆ زانکۆ دهۆکێ کۆنفرانسێ چارەیە نێودەوڵەتی هاتە ئەنجامدان یە زانستن ئەندازیاری ئەvە کۆنفرانسێ چارەیە ئۆنلاین زانکۆ دهۆکێ تێتە ئەنجامدان ئامادەکاری بەری ساڵێکی بۆ هاتبوونەکردن بۆ وی کۆنفرانسی یا کۆلناف کەمپێدا بێتەکردن بەس بەر بەڵاوبوونا پەتا کۆرۆنایە مە ئەودی کرد ئەڤرۆکە هاتە ئەنجامدان و ئێک ڕۆژ نەهاتە پاشێ خستن. ئەمەیان گرنگە. کۆرۆنا نابێتە ئەودی ڕێگر نابێتە ڕێگر هەکەر مرۆڤی بێتن ئەودی بکات بۆ نمونە 216 ڤەکۆڵین هاتبوونە پێشکەشکردن بۆ وی کۆنفرانسی 131 ڤەکۆڵین هاتنە وەرگرتن پشتی هاتنە هەڵسەنگاندنش لای مامۆستایەت پسپۆر ژ دەربە یە نێودەوڵەتی بۆ کۆنفرانس چونکۆ لە ئەمریکا رووسیا لە ئێرانێ تورکیا لە ئەوروپا وڵاتن عەرەبی مالیزیا بەشدار بوون و کۆمەکیشوان بە کۆڵینە بێت 131 دەوێت هاتینە وەرگرتن دێنە بەڵاوەکردنی جۆرنەلێت بەرنیاسل یەت نێودەوڵەتی کۆ خوددان ئیمپاکت فاکتەرن ئەو جۆرنەلێت بنە ئەگەرێ بلندکردنا ڕێزبەندیە زانکۆیان هەرێما کوردستانی. سوپاسانەکەم دیارە ئێستا ڕەنگە ئاسانتریش بێ کە لەسەر ئاستی جیهان لەسەر ئاستە نێودەوڵەتیەکە قسەکەر و توێژەری جیاواز بتوانن لە زانکۆ جیاوازەکانی هەرێمی کوردستان قسەیان هەبێ. دکتۆر خەتاب من بە تەواتی لە کۆتایی نزیک بوومەتەوە پرسیاری کورتەکەم گەر کورت و پوخت وەڵام بیتەوە زۆر سوپاس دەکەم. لە ئێستاوە گلەییەک هەیە کە زانکۆ ئەهلیەکان ناچنە ژێرباری ڕێنماییەکانی وەزارەتی خوێندنی باڵا وەکو بڕیار و ڕێنمایەکانی وەزارەتی خوێندنی باڵا وەکو پار ساڵیش بینیمان چ لەلایەنە مادیەکەوە چ پابەند بوون بە ڕێنمایی و بڕیارەکانی دیکەوە. ئەوترێت لەوێ زۆر بە ڕێکوپێکی دەوام دەست پێ دەکاتەوە قەلەقیەیە کە لە زانکۆکان وانە بێت مەبەستم زانکۆ حکوومیەکانە. نەخێوانیە زانکۆ تایبەتەکانیش بە هەمان شێوە هەمان پلان و ڕێنمایی وەزارەتی خوێندنی باڵا جێبەجێ دەکەن و بە هیچ شێوەیەک زانکۆیەک بۆی نییە لە پلانەکانی وەزارەتی خوێندنی باڵا دەرچێ و ئەم چی شێوازێک لە زانکۆ حکوومیەکان جێبەجێ دەکرێت بە تەکید 100% بە هەمان شێوەش لە زانکۆ تایبەتەکانە جێبەجێ دەکرێت. باشە بەنسبەت خوێندکارانی پۆلی دوانزەوە ئەوانەی کە بەنیازنی تر ڕوو بکەنە ناوەندەکانی خوێندن ئەم ساڵ ئەکرێ بڵین بەداخەوە چاوەڕێی قەیرانێکەکەین چونکە باس لەواکرێت کە ڕێژەی وەرگرتنی یان توانای وەرگرتنی زانکۆکانمان توانایەکی دیاری کراوە بەڵام ئەوانەی ئەم ساڵ ڕوو لە ناوەندەکانی خوێندنەکەن زانکۆ و پەیمانگەکان دەوترێ بە دەوری بە خولی دووەمە و ڕەنگە بگەنە 75,000 خوێندکار. ئەمە چۆن چارەسەر دەکرێت؟ زۆر بە کورتی بێ سوپاس دەکەم. کە گەرگەر ئێمە ئێستا لە پلانی وردداین بەردەوام دراسی ئەکەین بۆی بتوانین زۆرترین ژمارەی قوتابیان و خوێندکاران لە زانکۆ حکوومیەکانە وەربگرین و لە دوای ئەوەش لە هەمان شێوە بتوانین زانکۆ تایبەتەکانیش هاوکاری قوتابیان و خوێندکاران بن چونکە ئێستا پێداچوونەوە بەکرێ خوێندنەکانیان دەکەین. بۆیە من بە ئەوەنە با بڵێم ڕەشبین نیم بڵێن قەیران ڕوەدا هیوادارین قەیران ڕوونە و کارمان بۆ ئەوەیە بتوانین زۆرترین ژمارە وەربگرین و نامەوێ قوتابیان و خوێندکارانی دەرچووی دوانزەی ئامادەی بێهیوا و بێئومێد بن. وەزارەت هەموو هەوڵێکی بۆ ئەوەیە کە دەرگای زانکۆکانیان بۆ بکەینەوە زۆرترین ژمارەیان لێ وەربگرین بەڵام ئەبێت چاوەڕێی ژمارەی دەرچووەکانیش بکەین چونکە هێشتا زۆر زووە بۆ قسەکردن لەسەر هەندێشێت هێشتا ئەنجامەکانی خولی دووەم تەواو نەبووە. دوای ئەوە ئایا چەند کەس تەقدیم دەکات چونکە زۆر جار ژمارەیەکی زۆر لە قوتابیان خوێندکاران تەقدیم ناکەن بە حکمی ئەوەی بڕیارێک لە وەزارەتی پەروەردە هەیە کە پێ دەگوترێ بڕیاری تەحسین معدل یان هەیە خوێندکار خۆی هەیە چێتە وڵاتی تر بۆیە هێشتا زووە بڕیار بڵێن قەیران من زۆر گەشتبینم و هیوادارم قوتابیان و خوێندکارانیشمان گەشتبین بن کە ئینشاءڵڵا چی باشە بۆ ئەوانیش هەوڵ ئینشاءڵڵا وا دەبێت هەرێک لە بەڕێزان دکتۆر خەتاب شێخانی بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەتی خوێندنی باڵا بەڕێز پرۆفیسۆر دکتۆر جەوەر فەتاح سەرۆکی زانکۆی سەلاحەدین
بەڕێز دکتۆر فەرهاد قادر سەرۆکی زانکۆی گەرمیان، بەڕێز پرۆفیسۆر دکتۆر مصلح دۆکی سەرۆکی زانکۆی دۆک، سوپاسی بێپایانم بۆ کاتەی بە ئێمەتان بەخشی ماندوو نەبن نەشتان ساغ بێ. ئەزیزانم هیوادارم ئەم پەیامەم ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستانە، هیوادارم هەوڵەکانتان بەو ئاراستەیە بێ کە جیاوازی چینایەتی نەگاتە ئاستێک کە گەنجەکانمان خێزانەکانمان بێزار و بێتاقەت بن پێیان وابێ ئەوەی پارەی پێ ئەتوانێت ڕوو لە زانکۆ تایبەتەکان بکات چی بوێت بەدەستی بێنێ هەر بڕوانامەیەکی بوێ و ئەوەشی پارەی پێ نییە لە زانکۆ حکوومیەکان بێناز بێت. هیوادارین بەهای ڕاستەقینە توانای و توانستی ڕاستەقینە بۆ زانکۆ حکوومیەکان بگەڕێتەوە و زانکۆ ئەهلی و تایبەتەکانیش پاڵپشتی خوێندکاران بن و لە ڕۆمادیەکەەوە زەختێکی زۆریان لەسەر دروست نەکەن. ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن. خواتان لەگەڵ.